دەچمەلای بەڕێز حەسەن ڕەحمانپەنا جێگری سکرتێری گشتی کۆمەڵی کۆمونیستی ئێران. بەڕێز حەسەن زۆر سوپاس بۆ ئامادەبوونت بۆ میوانداریت. من ئەمەوێت لە جەنابەت بپرسم لە ئێستا ئەم مەترسیە لەسەر ئێران هەنگاوێکی فعلی و کردداری ناوە، ئایا هەر بەڕاستی ئێستا حکوومەت ئێران لە مەترسیەکی جددی ژێر هەڕەشە و چاوسوورکردنەوەکانی ئەمریکادایە؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان، بۆ هاوکاری بەڕێستان، بۆ میوانی بەڕێستان، هەروەها بۆ بینەران و بیسەرانی کاناڵی زوم. ئەوەی ڕاستی بێت بە نیسبەتی ساڵێک لەوە پێش یا حتا تەنانەت چەند مانگ لەوە پێش ئەگەر چاو لە ڕووداوەکان کەین بەڵێ کێشەکە لەسەر ئێران زۆر قورستر بووەتەوە، مەترسیەکان لەسەر ئێران زۆر زۆر زیاترە. بەشێکی هەم خۆتان هەم بەڕێستان هەم هاوکارتان ئاماژەیان پێکرد کە کۆماری ئیسلامی شاخوباڵی لە ناوچەکەدا کراوە، ئەگەرچی هێستا پەلوپۆی چێر پێوە ماوە. مەسەلەن لە عێراقا هێستا حەشتی شعبی قسە لەسەری هەیە کە ئەبێ ئەمانە نەمێنن. حوسیەکان کە ئەم دەورەیە ئەمریکا زۆر بە سەختی لێداون و ئەوەی کە کۆماری ئیسلامی جاران زۆر پێوەی دەنازا دووشت بوو. یەکێکیان ئەم بەرەی مەقاومە بوو کە بەرەی مەقاومە تقریبەن لە بین چووە، یەکێکیشیان کێشە هەستەیەکەی بوو. ئێستا ئەم زەختەی کە لەسەرەتی لەسەر بەرەی مەقاومەکەی شەر هەیە، لەسەر ئەوەی کە حوسیەکان لە چەکدا ماڵگرن چەکیان پێ نەبێت و ئەو خەتەراتی کە هەیەە و هەروەها حەشتی شعبیش. بەڵام ئەوەی کە ئێستا ئەمریکا زۆرتر لەسەری تەمەرکوزی کردووە یا لەسەری زۆرتر خەریکە کار دەکات، مەسئلەی کێشە هەستەیەکەی کۆماری ئیسلامیە، کاویش بباوەڕی من تەنها مەسئلەی هەستەیی نییە، مەسئلەی موشکیەکەیەتی، مەسئلەی هەستەیەکەیەتی، مەسئلەی ڕامبوونیشیەتی نسبەت بەوەی کە ئەمریکا داوای لێکات. ئایا ئێران بەرگەی ئەمە ئەگرێت؟ من تەسەور ناکەم بەرگەی ئەمە بگرێت، بەڵام پێشمانی هەروە بە ئاسانیش خۆی بدا بەدەستەوە. بەس کاک حەسەن بەرگە ناگرێت لە چیەوە بەرگە ناگرێت؟ لە ڕووی ئابووریەوە کە ئێستا ئێران لە دۆخێکی شکست خواردووی ئابووریە، ینی کەس لە ئێستا ئەگەر بە کوردی بیڵین کەس هیوای بۆ ناخوازێت، لەمەیە بەرگە ناگرێت یاخود لە چی دیکەیە؟ هەم لە بواری ئابووریە، هەم ئەگەر بوێتە بواری شەڕیش بەو معنایی خۆ شەڕەوە نییە کە ئەمریکا هێزی عەسکەری بنێرێ بۆ ئێران، یا بێ بەوەی کە لە 2023 لە عێراق کردی لەباری عەسکەری و عێراقدا گیر بکات و چۆن سەدام حوسێنی ڕوخان خامنەیش لێ بڕوخێنێ. لە بواری تەکنۆلۆژیایشەوە، لە بواری ئابووری و ئاماژەتان پێکرد ئەمڕۆکە پارەی ئێران لە نزمترین ئاستی خۆیەتی و من تەسەورەکەم ئەگەر ئەم وەزیەتە بڕواتە پێشەوە ئەو نەونیوێکی کەش ئەشکێ، ینی ئێستا تمەنی ئێران سەرەوەی 10 ملیۆن و 100,000 تمەنە ئەڕوا بۆ 15 ملیۆن و 20 ملیۆن. ئەمە فاجعەیە لە کۆمەلگای ئێرانە. حەقدەستی کەسێک کە کارەکات ئەکا بە $100، حەقدەستی مامۆسایە کە کا بە $100. ئەمە ژیانی چۆن پێبەڕێچێ؟ بۆیە لە باری ئابووری ئەوجا ئێران هیچیشی نییە. ئێران نەوتەکەیەتی حولی ئەمریکا ئەوەیە کە بواری نەوتی ئێران گەێنێ بە 0، ینی ئەوەی کە بۆ خۆیان دێڵێن، ئەوەی کە ترام دەیڵێت ئێستا تەنیا لایەنێکە زۆرتر معاملەی نەوتی لەگەڵ ئێرانەکە سینە، دەیانوێت ئەویش بە قەناعەتی پێ بکەن، چونکە بواری تجارەتی سین لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێران قابلی قیاس نییە. لەگەڵ ئێرانە 40 ملیۆن میلیاردە، لەگەڵ سینە 500-600 میلیارد دلارە. خۆ معلومە خۆوانی عقلی اقتصادیان هەیە، ئەو وڵاتە بەڕێوە دەبن، نایەن خۆیان فدا بکەن ئەو بوارە گەورە ئابووریە فدا بکەن بۆ بواری ئێران. لە بواری نظامیشەوە تەکنۆلۆژیاوە تەکنۆلۆژیای ئەمریکا و ئێران قابلی قیاس نییە، هەڵناسەنگێن بەیەکەوە. تەنها شتێکە ئێران بەدەستیەوەیەتی ئەو گروپانە بوون کە ئەوەی نەماوە، لە عینی حاڵیشە هاژە و هەڕەشە و ئەو قسانەیشە کە فەرماندەکانی سوپای پاسداران و شخصی عەلی خامنەیش دەیکەن کە بەڕاستی لە ناوخۆی ئێرانیشە ئەمڕۆکە حەسابێکیان بۆ ناکەن. حەسەن لە قسەکانی بەرپرسانی باڵا ئێرانە ئاماژەیەک نابینین کە نیشانی پاشەکشە بێت، وەک ئێوەش باسی لێوەکەن ئێران ئابوووریەکەی ڕووخاوە، خەڵک تا ئێستا چەندین شەپۆلی گەورەی خۆپیشاندانمان بینیوە، هاتوونەتە سەر شەقامەکان و حکوومەت مەشروعەتی جارانی نەماوە. لە بواری سەربازی و تەکنۆلۆژیاشەوە وەک ئێوە باستان کرد، ئێران وڵاتێکی دواکەوتووە لە ئاستی جیهان و بەتایبەت وڵاتی وەکو ئەمریکایە. ئێرانیەکان و بەرپرسانی باڵای ئێران پشتیان بە چی گەرمە ئاوا بێباکان لە بەرامبەر ئەمریکا قسە دەکەن، یان ئەگەری هەیە ئەمانە تەنها ڕووکەش بێ و لە بژێرەوە خەریکی پاشەکشەی قورس و لە دەستدانی ئەو شتانە بن کە
ڕێکەوتنەکان ترامپ چاوەڕێ دەکا لێیان؟ دەزانی تەبلیغات هەمیشە دایم بەشێکە لە شەڕ، جایسە لە بواری ئابووریا بێت، لە بواری تەکنۆلۆژی، لە باری عەسکەریا بێت. ئێوە هەمومان لەبیرمانە ئەو کاتەی کە سەدام حوسێن خەریک بوو دەڕووخا، وەزیری ئەعلانەکەی چۆن دەهات، چ شتایەکی دەکوت، چۆن پروپاگەندەی دەکرد و ئێمە ئەوە خەریکین پاشەکشیان پێکەین لە عێراق دەیان کەینە دەرەوە چیان دەکوت. بۆی ئەوەی کە جمهوری ئیسلامی دەیکات لە بواری تەبلیغاتیەوە خۆ دەبێ وا بڵن 45 ساڵە دوژمنایەتی لەگەڵ ئەمریکاکەن، بەڵام ئەگەر ئێوە چاو لە بەشی دیپلۆماسیەکەیان بکەن، چاو لە قسەکانی عێراقچی بکەن، چاو لەو کەسانەی بکەن کە نوێنەرایەتی سیاسی کۆماری ئیسلامیەکەن، بە عالەم ئاشکرا ئەوان پاشەکشیان پێوە دیارە. جیالەوە ئەوڕۆ کە ترامپ کە خەریکی سەفەر بوو لە لای تیارەکەی کۆمەڵی قسەی کردووە و ئەو قسانە زۆر گرنگن لەوەی کە لە ئێرانەوە پەیامیان پێگەیوە بۆ دانیشتنی ڕاستەوخۆ. ئەمە بە یەک معنە تەواوی ئەوەی کە کۆماری ئیسلامی 45 ساڵە ڕستیوەتی لی دەکاتەوە بەخوری. ئەمە 45 ساڵە دژایەتی لەگەڵ ئەمریکا، ئێمە لەگەڵ شەیتان دابنیشین، لەگەڵ ئەمریکادا نانیشین، قاتڵی قاسمی سلێمانی و کێو و هەمووی ئەمانەیە. ئەمڕۆکە دەڵێ ئەوان ڕێگا کراوەتەوە بۆ دانیشتن و بۆ پەیام و بۆ دەدانیشتنی. من ئەلبەتە منیش دانیشتنی ڕاستەوە خۆم پێ باشە، ئەلبەتە منیش نامەوێت ئازار بە ئێران بگەێنم، بۆیە لە دڵی ئەمانەیە دەبێت پەیامەکانیان و قسەکانیان و ئەوانیان بخوێنینەوە. بە باوەڕی من کۆماری ئیسلامی لەرزی تەواوی لێ هاتووە. یەک فاکتۆری تریش بە باوەڕی من زۆر گرنگە، ئەویش فاکتۆری ناوخۆیە. خامنەیی بە بۆنەی چەند ڕۆژ لەوە پێشەوە کە قسەی کرد لە قسەکانیدا باسی دەرەوە دەکات، بەڵام باسی ئەوە دەکات لە ناوخۆدا خەڵکی بەو کەلیمەی ئەو بەکاری دەبا ئێهانە بە خەڵکە کاکە نابێ ئەوانە هەدەکە بخۆزنەوە بە قازانجی خۆیان. کۆماری ئیسلامی لەو ناوخۆیە زۆرتر دەترسێ، لەگەڵ ئەمریکا توانێت سازش بکات، بەڵام لەگەڵ جەماوەری خەڵکی ئێران ڕێگایەک بۆ سازش وجود نییە. ئەگە بە کورتی بابەتی بابچینە لای میوانەکە دیکەشمان بەس ئەم پرسیارە بەڵامەوە گرینگە کە پێتان وایە ترامپ دوای کۆتای هاتنی مۆڵەتە دوومانگیەکەی کە بە ئێرانی دابوو ڕاستەوخۆ دەست بۆ بژاردەی سەربازی دەبا، یان هەندێک شتی دیکە ماون؟ بۆ نمونە ئوروپایەکانی چەند جار هەڕەشیان کردووە بۆ گەڕانەوەی سزا نێودەوڵەتیەکان بۆ سەر ئێران و هەندێک هەنگاو دەبێ ئەوانی شەڵی بگرن. پێتان وایە تەنها لەم یەک و دوومانگەیدا شتەکە ڕوونەبێتەوە یان زیاتر دەخایەنێت؟ من پێم وابێت لەوانەیە زیاتر بخایەنێت، ئەگەرچی ترامپ هێندێک بە پەلەیە، بەڵام و تویشیانە تاکوونێ مانگی ئاخرمانجی هاوینیش کات و مەجال هەیە. بە باوەڕی من ئەوان هێندێک لەسەر وەزعەتی ناوخۆی ئێرانیش سەرمایە گوزاریەکەن، وتیان ئێمە حمایەی حەدی ئەکسەریەکەین، دوێنێکە ڕایەن گەیان کە پشتیوانی حەدی ئەکسەریەکەین لە ناوخۆی خەڵکی ئێران. یعنی ئەوەش فاکتۆرێکە کە ئەوان دەزان وەزی ئێران زۆر خراپە. بە باوەڕی من ئەگەر ئەوان لە بواری ئەسکەریەوە، لە بواری ئەتۆمیەوە، لە بواری موشەکیەوە بەو ئاراستەی کە هەیە ئەوان دەیانوێت نەگەن، من پێم وابێت لێدان یەکێ لە ئەگەرە بەقوتەکانە. ئەگەر بەلای میوانەکەی ترم زۆر بەڕێز بابان سەقزی لە دانیمارکەوە لەگەڵمایە. بەڕێز بابانەمێ پرسیاری ئەوە لە تۆ بکەم، بە بۆچوونی تۆ سیناریەکانی بەردەمی ئێران لە دوای ئەوەی کە بڵین شتێکە بێ ناوی قۆناغی دوای هەڕەشە و گڕۆشە و چاوسورکردنەوەکان بێت، ئەم سیناریوانە چۆن باسەکرێ؟ هەڵبەتە بەڕێز حەسەن ڕەحمانپەنا ئاماژەی بۆ کرد کە ئەمریکا ڕەنگە نەیەوێت سیناریۆی بەغداد لە تاران دووبارە بکاتەوە، یاخودنەوەی وەکو ڕژێمی حیزبی بەعسی عەرەبی ئیشتراشی لە عێراقدا چۆن لە ماوەی سەر و 24 ساڵ گیرۆدەی دەستی گروپە چەکدارەکان و بابەتی قاعیدە و ئەو گروپانی کە بەناوی گروپە تیرۆریستەکانەوە بوون دواتر پێی جەڵەو نەکران بە ئێستاشەوە، ناوێت ئەو ئەزمونە لە ئێران دووبارە بکاتەوە. بە نەزەری تۆ بە بۆچوونی تۆ ئەم سیناریوانە چۆن دەبن بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێستای تاران؟ ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە بۆ بینەرانتان وارووا بۆ میوان هێژە کاک ڕەحمان سڵاو ڕێزمەیە. و لە ڕاستیە بێ تابلۆکە کەمە گەورەتر ببینین، یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چاوە سیرکەین چەند پرۆژەی گەورەی بێژین چەندین وڵات لە ئارایە کە یەکێ لەو پرۆژانەوەکو ئێوە مەژدان پێەکەی بێژە مەسەلەی ئێرانە. ئێران پرۆژەکەی ئەوە بوو کەویست هەلالی شیعە دروستکات و ئەو بەرەی مقاومە گەشە پێبە و توانیشی تا بێژین دەریای بێژین مەدیتەرانەش بیگەیەنێت ئەو لاشۆ تا بێژین یەمەن و زۆر وڵاتی تری سەشەر خەریکە بەردەوام. ینی لە 46 ساڵی دامەزراندنی لە ساڵی بێژین ئابووری سەر عەرز و ژێر عەرزی وڵاتە لە خزمەتی ئەو فکرەیە کە ئەوان باوەڕیان بەوەیە کە ئێران ئومولقەرایە، ینی دایکی هەموو موسڵمانەکانن و خۆیان لەسەر ئەو باوەڕە داناوە کە شۆڕشەکەیان
بێژێن بەهاوێژ وڵاتانی تر و گەشە پێ بدرێت و واشتوانم بڵم لەم 46 ساڵە سەرکەوتوش بوون ینی پەرپێدانی خۆم خەونەت تێکشکا ئێستا شتێک نییە بە ناوی هیلالی شیعی بڵێ خۆ بەڵبەتە ڕۆنگاکان جیاوازە چون لەم لاشە پرۆژێکە پرۆژەی ئیسرائیلە ئەو پرۆژێکە پێشم پرۆژەی داوود ینی ئەویش ئەوێت تورکیا ئێرە بڵێ ئەوەی ئەم وڵاتانی کە ئێستا هەیە وەکو ئوردن و سووریا و تورکیا و ئێرانیشە بەشێکی و عێراق و ئەمانە هەتا بەشە لە سعودیش ئەم لەم فۆرمی بێژین پێکاتی دەوڵەت نەتەوەی بەم فۆرماتی کە هەیە تێکی بشکێنێ بۆ بچووکیان کاتەوە و ئەمە بەتایبەت لە دوای هاتنی ترامپ ئەم پرۆژەیە زۆرتر چۆتە ناو بواری جێبەجێییەوە لە ئێستا لە سووریا ئەو پرۆژە بەردەوامەوە ئیتر هەر پێشتریش کلک و گوێی ئێرانی هەر لە لوبنان و سووریا وکو ئێوەشان بژتان پێکرد قرتانی لەم لاوە پرۆژێترێ پرۆژەی سعودیە کە ئەویش ئەوێ لە ناوچەکە دەستی بێت کە نامێت زۆر لەسەری بڕۆم بەس پرۆژەی تورکێشەیە کەلیسە تورکیەوێ خۆی لە جێی بێژین رووسیا و ئێرانە لە سووریا جێگیر کاکەویش باسێکی زۆر جیاوازە کە ئێستا ئیسرائیل بەرامبەر بەوە ڕاوەستاوە و لە دواتوە خەبەرە بیست بەڵام ئەوەی پەیوەند بە ئێرانەوە بێ ئێران ئەو پرۆژێکی وەکوێوەش ئاماژەتان پێکرد لە کۆمەڵە بێژین ئەو کارانی کە بۆی کردی بۆ پەرەپێدانی فکری هەوڵیدا لە زۆر وڵاتە بڵاوی کردو کە بێگومان عێراقی کە دەستپێکی ئەوشتە بوو لە دوای ڕوخانی ڕژیمی سەدام حوسێن ئێران عێراق بوو بە بێژین مۆڵگەی ئەو دەستی پێکرد و پەلی هاوێشت بە تایبەت و کاتە بێژین کابرای بوو بە ناوی سەردار سلێمانی کە وایان پێوت قاسمی سلێمانی کە هەر بەدەستی ئەمریکا لە بەغاشە هاتە کوشتن ئەو ڕۆڵێکی جدیە بینی لە بۆ پەرەپێدانی ئەو فکرە بەڵام ئەوەی کە ینی گرەی بەمە بەشێکیشی بە مەسلەی کوردۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان دوای سەر و بابەتی سیناریۆکانی داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام زۆر گرینگە ئێستا ئەو هەڕەشانەی کە دەکرێت هەم لایەن ئەمریکایش و ئیسرائیلیشەوە زیاتر باس لە پرۆژەی بەرنامە ئەتۆمیەکە ئێران دەکرێت کە دەیانەوێت ڕێگری لێ بکەن یان لە ناوی ببەن پێتان وایە لە ئەگەری ئەوەی ئێران ڕازی نەبێت بە پاشەکشی و ڕادەستکردنی بەرنامە ئەتۆمیەکەی ئەو هێرشەی کە بکرێتە سەر ئێران لەلایەن ئەو وڵاتانەوە تەنها بەرنامە ئەتۆمیەکەی دەگرێتەوە یان بەرفراوان و هەموو لایەنەکان دەگرێتەوە بە بردومانی بەرپرسانی باڵای ئێرانەوە شوێن و کێڵگەنەوتیەکان و تەنانەت ئەگەری ڕوخانی ڕژیمیش ئایا ئەم هێرشە ئەگەر بکرێت سنووردار بە بەرنامە ئەتۆمیەکە دەمێنێتەوە؟ خۆی لە ڕاستیە دوێنێک وەزیری دەرەوەی ئیسرائیل گەیدن سایر ئەو بێژین لێدوانێکی داوە کە بێژین وەکو شاکلی لیباسەکەیە یا گفتوگۆکەیە چون لە مەسلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت ئێران کەیسەکەی بەدەست ئیسرائیلۆیە ینی ئەمریکا جێبەجێیە کات لە ڕاستیە ینی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست ئیسرائیلۆیە لە ئەوەی کە ئێران ئەگەر بیەوێت ینی بێ بە مەترسی جدی بۆ ئیسرائیل بێ یەک و دوو لیە درێت بەڵام باسەکە لەوەیە ئێسەوەکو ئێوەش ئاماژەتان پێکرد و میوانی هێژاش ئاماژەی پێکرد ئێران ئەو ئێرانی پێشوو نییە ینی بێژین هەم لە تەنانەت لە عێراقیش لە سووریەش لە لوبنان لە هەموو ئەوانە کلکوگویان بڕی جا لەبەرەوە وەختێک بێژین وەزیری دەرەوەی ئیسرائیل باسی وا کات ئێمە توانین لە ڕێگەی دیپلۆماتیکیش بگەینە هەندێک ئەنجام لەو هەڕەشانی پێشووی ینی پاشەکشەی کردە لە هەمان کاتیشە دەوڵەتی ئێران تایبەتمەند دەنگی میوانەکەمان باش نایە بەسەرۆ بێ ئەو بێژین هیوادارم سە دەنگ باش بێت دەنگ باش بڵێ ئێران ئەو تایبەتمەندی هەیە ینی ڕاستە بەرامبەر بە گەلانی ناوخۆی زۆر دڕندانە هەڵسوکەوتەکە بەڵام لە بەرامبەر وڵاتانی ترە زۆرتر هەروەکو میوانی شێژە ژوتی شێوازێکی هەژۆگیڤەیە و ئێرانیەکانیش بەناوبانگ لەو بارەوە ینی ڕاستە ینی زۆر دڕندانە بەرامبەر بە گەلانی ناو ئێران هەڵسەکەوتەکە بەڵام حقیقەتەن ناو شەڕێکی جدی ینی ناتوانێت بێژین هینکاتوانی ناوچەکە بشەوێنێ بۆ ماوەیەکیش ئاژاوەیەک بنێتەوە بەڵام بڕوان نەکەمەوەی ئەو توانە هەبێت لە درێژخایەنە بتوانێت ینی لە بەرامبەر وەکو ئەمریکا بێستێ بەرحاڵ ئەوەی کە هەیە من باوەڕەکەم
بوونی ئێران بە قەزانجی ئەمریکایە، چون هەبوونی ئێران لەم چەند ساڵە زۆر یارمەتێکی گەورەی ئەمریکای داوە بۆی کە چەک و تەقەمەنیەکانی بەناوچەکە بفرۆشێت لەبەرەوە هەبوونی مەسەن لە سەردەمی باراک ئۆباما بە فڕۆکە پارەیان نار بۆ ئێران لەبەرەوە ئەوان نایەنەوێت لەو کاتە بێژین خۆپیشاندانەکان لە ئێرانە لە ئاستی پلەبەرزا بوو بەڵام ئەمریکا نەویست لەبەرەوە ئەوان نەوێت کێشەی گەورەی ئەمریکا لەگەڵ ئێران بەرنامە ئەتۆمیەکەیەتی نەک هەبوونی ڕژێمەکەەوە یان چالاکیەکانی دیکە و بابەتی مافی مرۆڤ و زۆر شتی دیکە کە لە میدیاکان باسەکرێ. بەڵێ من بە باوەڕی من مەسلەی مافی مرۆڤ و ئەو شتانە یعنی گەلی خەڵکی ئێران چییە کێشە لەباری ئەکۆنۆمی و ئابووریەوە بۆ نەک بەس بۆ ئەمریکا بۆ ڕۆژاواش بۆ ئەوروپا کە من تیاژیم بۆ ئەمان ئەو شتانە هیچ جێگای هینیەوە بەس وەکو بەشێک لە پرۆپاگەندە بەکاردێت ئینا لە ڕاستیە ئەوان بەرژەوەندەکانی ئابووری خۆیان لەسەر هەر شتێکدانێن یعنی لەبەرەوە ئەمریکا ئیترەوە ما بینین بە تایبەت بە هاتنی ترامپە شتەکان ینی ئەو ڕووی دزەوی کاپیتالیسم و سەرمایه‌داری زۆر باشکرا دیارە یعنی ئەوە تا کارتێکی زیێڕینی داناوەیژە 5 میلیۆن دلار بە تۆی بە شارمەندی ئەمریکای ینی ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە ئەوان هیچ شتێک بۆیان گرنگ نییە مەسەلەی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکە لەبەرەوە هەبوونی دەوڵەتی ئێران بۆ ئەوان هیچ کێشە نییە ئەوان بۆیان گرنگە ئەو بەرژەوەندیانەکە هەیە بپارێزی بەرژەوەندی یەکەمیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە ئیسرائیلە ئەگەر بێت و ئێران پانێنە بەسەر کلکی ئیسرائیلە ئەتوانێت چەند ساڵی تریش هەر بڕکات و بمێنێت یعنی ئەمە ینی پێویستە ئەمە خۆمان نەخڵەتێنین حقیقەتی ئەوەیە کە ڕۆژاوا زۆر دابل مۆرال یا بێژین دوو ئستاندارد لەگەڵ شتەکانە هەڵسوکەوت دەکات و پێویستە ئەلبەتەوە چینە دوایە و باسش پێویستە تایبەت کورد بۆ خۆی پرۆژەی تایبەتی خۆی هەبێ بەرامبەر بە چارەسەریە وەسا کا حەسەن دەگەڕێمەوە لای تۆ ئەمێ بپرسم بەر لەوەی ئێمە سینارەکان گەنگەشە بکەین یاخود گفتوگۆ بکەین بۆی بژاردەکانی بەردەستی ئەمریکا چین بۆ هەنگاوی کرداریانە لە لێدانی تاران بۆ نمونە ئەمە بە گریمانە باسەکەین بەڵام ئەگەر دیوێشی دیکە ئەم بابەتە بڕوانین ئێرانیش سێرەکەی هەڕەشە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا ئاکات بۆ نمونە لە جێگیرکردنی فڕۆکەیەکی جۆری B2 هەیەشێک لە دووگەکانی زەریای هەندیە باسی لەوە کردبوو کە ڕەنگە تارانیش ئەم فڕۆکانە بکاتە ئامانج ئەمە یعنی بە بۆچوونی تۆ هەڵوێستی دژی ئێران بۆ لە هەر ئەگەرێک لە ئەگەرەکانە بۆ هێرشکردنە سەری بۆ سەرتاران یعنی تاران چه هەڵوێستێکی سەربازیە بێت ئەتوانێت وەڵامێکی شیاو بداتەوە چون جاری پێشوش ڕێکسیارەکە ئەوەیە کە بۆ قاسم سلەیمانی زۆر گوتیان ئێمە ئەگەر بێت و هەر هێرشی بکرێتە سەرمان بە دەیان هێندە وەڵام دەدەینەوە هەروەها کوتیان ئەگەر ئیسرائیل هێرش بکاتە سەرمان تەلەبیب و حیفا وێران دەکەین بەس ئەویان نەکرد هیچ وەڵامێک نەبوو ینی ڕێک بابەتم بەیت القەسیت ئەمەیە من پێم وابێ لە قسەدا ئێران دەیکا ئەو شتانە دەبێ بڵێ چونکە هەروەکو لە قسەکانی پێشوویشە ئەرزمکردن ئەو 45 ساڵە ئەو کۆمەلگایە بە دژی ئەمریکا و باردێنێت 45 ساڵە ئاڵای ئەمریکا ئاورتێ بەرەدەن کاتی خۆی سفارەتخانەی ئەمریکایان گر 444 ڕۆژ ئەو کادری سفارەتەکەیان ڕاگرت بۆیە ئەمە یەک ڕۆژە خۆ ناکرێ بڵێ ئێمە تەسلیمە بین ئەوە ئەو جەمبەی ئەوەی تریشی کە هەڕەشا کات لەوەی کە لە ئەقیانوسی هێند ئەو مرکزێکە کە ئەوە سەر بە بریتانیایە لەباری بەڕێوەبردن و لەباری مالیکیت کە بەسەریدا هەیە بەڵام ناوەندێکی هاوبەشی بریتانیایی ئەمریکاییە ئەو فقط بلۆفێکە ئێران نە ئەو توانایی هەیە نە ئەو قودرەتەی هەیە نە ئەو زەرفیەتەی هەیە کە موشەکەەکانی بانترین موشەی ئێرانی 2 کیلومتر ببورن 2000 کیلومترە ئەوەندەی کە من دراسەم کردو بۆ ئەوێ لانیکەمەکەی 3.5 کیلومتر دەبێت موشەی کێبهاوێ درۆنیش ناگاتەوێ ممکنە لەو پەناوە مەسەلەن شتێکی زۆر بەسیت بکەن کاویش تەسیرێکی نابێ بۆ جێگایکی وە بۆیە ئیمکانی وەڵام پێم خۆش ئەگەر نمونەت لایە خودت بەرچاوڕۆشنێکت هەیە بۆ نمونەشتی وەکو چیتر بکەیانی مەسەلەن لە ڕێگای دەسوپێوەنەکانی لە ناو دەریایە لە چەند قایقێک شتێک مێرێت ئەو دەوروبەرانە تەقەیە بکەن و بڵێن ئەوە لێماندان و ئامارێک بدەن و 50 ئەمریکاییمان کوشت و خۆوانە چی تێچێ بۆ ئێران بارها ئەو نوع قسانەیان کردووە لە ئیسرائیلیان داوتیان بە سەدان کەس و سەر و چەند هەزار کەسمان کوشتووە گەنجێکی 6 ساڵەی نەژان چەند ساڵە بوو عەرەب بوو ئەویش داماوێک بوو لەو دەشتە بریندار بوو بۆی ئەوانە هیچی تێ ناچێ بۆ دەم و دەستگای پرۆپاگەندەی درۆی جمهوری ئیسلامی مەبەستم ئەوەیە
بەڵام لەباری ئەسکەریەوە ئەگەر بێتە ئەو بوارەوە تەکنۆلۆژیای ئێران و ئەمریکا قابلی قیاس نییە. بێزگەلەوە ئێران ئێستا لە هەموو بەشێکە لەلایەن ئەمریکیەکانەوە لە محاسرەدایە. پاکستانە دۆستیەتی، ئازربایجانە ئەو لایە دۆستیەتی، تورکیەیە ناتۆیە، تەواوی لە گەورەترین ناوی سنتکامەکەی لە قەتەر و لەوێ مستەقەرە. عەرەبستان وەوانە خۆ معلومە دەبێ بڵێن ئێمە ئاسمانی خۆمان بەڕووی ئێرانە ناکەینەوە، بەڵام وەختێک کە موشەکەکانی ئێرانی هاوێژرا بۆ ئیسرائیل، عەرەبستانیش و ئەردەنیش و وڵاتەکانی کەش بەرپەرچیاندایەوە. ئەوان تابعێکن لە سیاسەتی ئەمریکا، پێشیان خۆشە جەمهوری ئیسلامی نەمێنێ. بۆ یەکانی من ئەوەت ئەرزەکەم دەڵێم ئیمکاناتی ئێران لە چاو بلۆفەکانی قابلی قیاس نییە. ئەو ئیمکاناتی ئەوەی کە ئەمریکا لە دەوروبەریەتی، ئەو تەکنۆلۆژیای کایەتی، ئەو هێزەی کایەتی، ئەو هەموو ناوی فڕۆکەبەر و ئەو هەموو سلاحی تەنانەت ئەو چەند بێتوانێک کێناویە تاوێ سلاحی هەستەوی بۆمبی ئەتۆم هەڵدەگرێ. من ناڵێم ئێستا ئەمریکا ئەوە بەکاردێنێت، چونکە بەکارهێنانی ئەوە ئەسن دنیا دەباتە ئاسێکی دیکەوە و وەزعێکی کە دروستەکە. بۆیە من دەڵێم ئیمکانیاتی ئێران لەم کێشەیەدا لەگەڵ ئەمریکا قابلی مقایسە نییە ولا 100% ئێران دەدۆڕێ. بەڵام ئایا لێی دەدا مەسەلەن لەکوێ ئەگەر بێتە ئەو بوارەوە کە من ناڵێم ئێستا ئەوە دەکەن، پێم وابێ ئەو ماوەی کە دایان ناوە چاودێری ئێرانەکەن و ئێران لە حاڵی پاشەکشێدایە. هەم ئەو وتیان ئێمە دەستمان لە حوسیەکان هەڵگرتو دوێنێ کە ڕایانگەیان فەرماندەیەکیان وتیان کە ئێمە ئیتر حمایەتی حوسیەکان ناکەین. لەگەڵ حەشتی شعبی وتیان قاس ئەو کابرا ئەم بەینانە هاتووە بۆ ئەوێ قانی ئیسماعیلی قانی هاتوو بە قسەی لەگەڵ کاکە دەستانە پاتان درێژ مەکەنەوە لێتان دەدەن ئیسرائیلیەکان و ئەمریکاییەکان. خۆ ئەمە هەمووی خۆ کۆنتڕۆڵکردن و خۆچکۆلەکردنەوەیە بۆ ئەوەی کە تووشی ئەو شەڕە نەبن. بە باوەڕی من سیاسەتی ئێران ئەوەیە و من تەسەورم ئەوەی ئەمریکایش ئەوەی زانیوە لە ئێران، بۆیە هەرچی زەختی زۆرتری بۆ دێنێ بۆ ئیمتیازی زۆرتری لێ وەربگرێ، بۆی کە پاشەکشەی زیاتری پێ بکات لەو مەبەستانەی کە لەباری بەڵام بەری ئەوەی پێ ناگرێت کە هەڕەشە نەکا، کە قسەی تون نەکا. ئەوە زۆر تەبیعیە لە کێشمەکێشی بینی دوودانە وڵاتە لە زمانی یەکتری دەرکەکەن. قسەکانی ئەو ڕۆکەی ترامپ گوێگرن، هەر دەڵێ ئێمە نامانوێ ئازاریان پێ بگەینین، تولولاو هەڕەشاکەی دەڵی لێیان دەدەم تا 2 مانگی ترە گەرنێن ئەوە دەکەین. ئەی ئازار بەچی بەچی ناگەێنی، یعنی چی ئەو قسانە؟ بۆ یەکانێ من تەسەوری لێ حاڵیبوونێ خەریکە لە بینیانە دروستە بێت. دەستت خۆش بێ کاک بابان. ئەگەر بێت و وەکو ئێوەش باستان لێوە کرد ئەمریکیەکان تەنها ڕازی بن بەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و گروپەکانی ناوچەکەی لێ بستێننەوە، ئایا پێتان وایە ئەم گوشارە ئابوووریانە ئەو پێشێلکردنی مافی مرۆڤانە و چەندین بابەت کە ئێستا دەبینین خەڵک لە ئێرانە چۆن لە حکوومەتە ناڕازین، هێرشێکی بچووکی ئەمریکا ناتوانێت ببێتە هۆی تەقینەوەیەکی ناوخۆیی لە ئێراندا یان گۆڕانی حکوومەت؟ پێتان وایە هێرشی ئەمریکا ئەگەر سنوورداریش بێ چ کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر کۆمەلگای ئێرانی دەبێت؟ من بەلۆ وڵامی پرسیارەکەتان بەمە حەزەکەمەوە بێژم ڕێتۆریکی ئێران، یعنی هەموو دەوڵەتانی ناوچەی تایبەت دیکتاتۆری وەکو ئێران بەردەوام شێوازێکی وایان هەیە کە ینی ئەساسی دەوڵەتەکە بەشێکی زۆری ینی ستونی دامەزرانی ئەو دەوڵەتە لەسەر پرۆپاگەندەیە، ینی بەشێکی ئەو پرۆپاگەندەش بۆشە، ینی بۆ خۆراکی ناوخۆیە، ئەوەی کە هەو هاژۆ گیڤاکریە بەشی زۆری بۆ ناوخۆیە و بەشێکیشی بۆ وڵاتانی دەوروبەرە کە ئەو مەترسیان تیا دروست کات، چۆن بێت و شەڕێکی وا بەنی بەرپابێت بەخوازی نەخوازی دووکەڵەکەی چەتی چاوی کۆمەڵ دەوڵەتی تریش بەتایبەت وڵاتانی ناو خەلیج. جا لەبەرەوە ئەو هەرچی تۆ پۆمپاژی ئەو مەترسیە بکەیت لە قازانجی درێژخایەنی وەزعەکەیە، بۆ چون بەشە لە وڵاتانش ئەو مەترسیان تیا دروستە. مەسەن وڵاتانی خەلیج بەشێکیان زۆر بچووکتر لەوەن کەونە ناو گێژاوێکی وا، ینی بە 4 دانە موشکی ئێران سەر ڕایەوەی کە نزیکی 400 موشکی نا بە ئیسرائیل و یەک کەسیش بریندار نەبوو، بەڵام ئەتوانێت ئەو ناوچە بشڵەژێنێ بە تایبەت مەسەلەی دەرچوونی نەوت. ئەوەی کە پەیوەند بە ئێران و بێ ناوخەڵکی ئێران بێگومان لە شۆڕشی ژنجیان ئازادیە خەڵک ڕابوو ئەو نزیکی ساڵ زیاتر، ینی لە باشترین هەلومەرجا بوو ئەمریکا بێدەنگ بوو، ینی وڵاتانی ڕۆژاوی بێدەنگ بوون. ینی تەنانەت لە سەردەمی وکوتم ئەو ئۆباماشە ینی ڕاپەڕی نەکرا گشتی ئەو کاتە لە ئاستی ئێرانە، بەڵام دیسانەوەن بە زانابوون بێدەنگ بوون. بەڵام ئەوەی کە ئایا
ئەتوانێت ئەو ینی لێدانێکی وە ینی لێدانێکی بێسنوور بێت نەک لێدانێکی دیاریکرااو بێ ینی هەندێک شوێنی دیاریکرااو لێ بدرێ وە بۆ ئەوە بێت کە بەس ئێران مەترسیەکە بە جددی ببینێت دوایەوە کۆڵبا بۆ و مەرجانی کە ئەوان گەریکیانە چۆن مەسەلەکە وەکوێوەش ئامەژدان پێکرد بەس بەشێکی مەسەلەی ئەتۆمیە بەشێتر مەسەلەی خودی موشەکەکانە چونە موشەکانە لە ڕوانگای ئەمریکاوە نایەتە قبولکردن لە ڕوانگای ئیسرائیل نایەتە قبولکردن یعنی ئەوە بێژین سەنعەتی موشەکی ئێران ئەبێت سنوورێکی وەدانێت یعنی سنووردار کردێت یعنی ئەمریکا باوانەمە لەسەر زمینی واقع شتێکی دیکە ڕوودەدا بۆ نمونە ئێستا ئێران سوورە لەسەرەوەی کە بە شێوەیەشی ناڕاستەوە خۆ گفتوگۆ و توێژ لەگەڵ ئەمریکا بکە بەڵام لە کاتێکە کۆشکی سپی و سیاسەتی نوێی دۆناڵد ترەمپەوەیە کە مل بدا بە گفتوگۆی ڕاستە و خۆ لەگەڵ تارانە بابەتێکی دیگە هەیەەوە کە ئەوەیە کە خودی عەلی خامنەئی ڕێبەری باڵی شۆڕشی ئیسلامی بەردەوام ڕەتی دەکاتەوە لەژێر هەڕەشە و گڕەشە و شارە گفتوگۆ و دانووسان و توێژ بکات یعنی ئەم بابەتانە دوورە لە سەرزەمینی واقعی و دوورە لە هەموو ئەو ڕاستیانە کە ئێمە لەسەر زەمینایی بینین ئایا لە ئێستاە بەردەوامبوون و سووربوونی ئێران بەسەرەوەی کە مل نەداتە هەڕەشە و گڕۆشەکانی تاران هەر بەڕاستی یعنی جۆرێک بەجول لە جۆرەکان متمانە و باوەڕبوون بەخۆی هەیە تاران ئاوە لەسەر پێی خۆی بمێنێتەوە بە باوەڕی من مێنتالیتیتی دەوڵەتی ئێرانی و حتا لەوانەیە بێژم هەر ئێرانی بەگشتیش مێنتالیتیتێکە وەکو میزەڵان وایە ینی بایتەیەکەی زۆر گەورە بە سوزنێک ئەنیشێتەوە من واتەیەگەم واشێن ئەناسم بەڕاستی لەوەکوتم ڕاستە توانێت مەسەن بۆ کوردستان توانێت بە ساڕۆخبا لە بێژین مەقڕەکانی بێژین ئەحزابی کوردی بەڵام بۆ وڵاتانی تر ئەو جەسارەت و بوێریە نییە و من دڵنیاشم ئەگەر بیشیشی کات ئەوکو وتم ینی 400 مشک بە ئیسرائیل بنی یەک کەسیش بری نەوێ زۆر لەگە عقلا نابوون چێمەشتی یعنی وەکۆی هەر قاوەخی فڕدا بێت و هیچ کەوتەتە خوارەوە و پێشتریش ڕایگەیانە بە ئیسرائیل و وڵاتانەوە من ئەم کاراکەم یعنیەوە کەمێک وەکو گاڵتە بازاری وایە گەر شەڕی ڕاستەقینە بێ زۆر هین بێت ئێران جوان نەزانێت بەس کاک بابا خۆ بەشێکی زۆری موشەکە بالیستیە دوورمەوداکان یاخود هایپەرسۆنیکەکانەوەی کە سەر و دەنگە یعنی ئێران خۆیڵێ داوامانە بە حیزبوڵڵا داوامانە بە ئەنساروڵای حوسەکان هەروەها داوامانە بە ڕژێمی پێشووی بەشار ئەسەدیش یعنی بەشێکی زۆری ئەوەی کە هەندێک ئامارەیە ڕاست نەکراون ئاماری فەرمینین بەڵام دەگوترێت ئێران لە ڕێگەی دەریای سوور و کەندای و عمانەوە بە نزیک 1 ملیۆن موشەشی ناردووە بۆ ئەنساروڵای حوسەکان و 700,000 موشەی بالستی ڕادەسی حیزبوڵڵا کردووە یعنی بۆ یعنی لەسەر زەمینیشە ئەمە هەیە ئایا هەر بەڕاستی ئێران بۆ شێوەیە لاوازێکە وەکو تۆی بینیت بەڕێز بابان زین چۆنە ئەو شتانێک کە ئێوە ێژن ئەو ئامار و ژمارە و فڵان و سوپەر سۆنیکۆم بێدەنگ و چی و دەنگدار ئەمانە ئێمە لە شەڕی لوبنانە بینیمان بوو بای چەنێ بوو لە مەسەلەی سووریشە بینیمان ینی هیچ ئەوە تا دوایەکە گیرە ینی سووریە دەوڵەتی سووریە شکستی خوارد و تێتە پیوە ئەساس ینی حاڵات بۆ ناوی چیە مۆسکۆ ئیتر خۆ کواو موشک و ئەو بەزم و ڕزمانە ینی ئەو هاژۆ گیڤەکە ئەکریەوە نییە و ئەگەر حیزبوڵڵاش توانای بووە تا ئێستا ئاوا ئەپارێت و ێژە ئەو یەک دوو موشەکەی ئەم چەند ڕۆژە ئێمە نەبووین ینی کاری گەیشتە ئەوە لەبەرەوە شتەکان وان نییە ینی ئەگەر تەواوی هێزی بێژێن حوسیەکانی یەمەنیش لەم ماوە دەرکەوتی دەروای چەنێکە هەتا ئێسش یەک دانە سارۆخی بێژین حوسی نەیتوانێت ڕاستە لە ئارامکۆ بۆ مەسەلەی سعودی زۆر بە هین لێدرا ینی زیانە باشیشی گەیان بۆ بێژین کۆمپانیە بەڵام لە مەسەلەی ئەمریکا کۆنسێکوێنسی زۆرە بێت و دەوڵەتی ئێران بیەوێت ڕیسکێکی وا بکات ئەو کاتە بەسەر و باوان تیاچێت ئەمە حەقیقەتێکە و باشی شەزانێت ینی بۆ گاڵتەکردن ناوێت ئەو مەسەلە جا لەبەرەوە زۆر بە پەرێزەوە ئەم شتانە کریێت ینی هێزی خۆش ێزانێت پێشتریش ئەگەر لە بیرتان بێت کاتی ئێران کەوتە ژێر زەختۆن ناچار بوو ئەو ناوەندی ئەتۆمی لە عێراکە بێژین ناو دڵی بە چیمنتۆ هینە پڕی کاتۆ کە دوایش پەشیمانە بوونەوە یعنی ئەگەر ئێران ئاوا بێژم زۆری لەسەر بێ ئەبێت یعنی تا زۆری لەسەر نەبێ ملکەجی ناکات و ئەوێت
حولی خۆشی بات بەڵام باسەکە لەوەیە ئەو ئەقلیەتە ئەو زێهنیەتی کە بەسەر دەوڵەت تێرانە هەیە یعنی تێکاڵێکە لە ناسیۆنالیزم و لە مەسهب ئەیتر هینە مەودای بەسەر چووە باسەکە لەوایە یعنی ئەگەر بشیەوێ هەر شتێکیش کات لە ئەساسە وەختی تۆ لە ناو کۆمەلگاکەت لە ناو وڵاتێکە هیچ بنەمایەکی بێژین کۆمەڵایەتیت نەوێ یعنی ئەیسەر لە هەر ئەگەری ڕوخانی ڕژیمی ئێرانە ئێران هەیە بە چەند پارچە وەکو چۆن ئیسە عێراق بۆ بە 3 پارچە سووریە بۆ بە 4 پارچە یعنی ئەوێ بە 4 پارچە ینی من بە کورتی ئەگەر مەوێت بڵێم هێرشێکی سنوورداریش بە ڕای ئێوە ئەتوانێت تەقینەوەیەک لە ناوخۆ ئێرانە دروست بکات کە حکوومەت بگۆڕدرێت لەلایەن خەڵکەوە نەک لەلایەن ئەمریکاوە تەنانەت ئەگەر ئەمریکا بێوێ سنوورداریش بێت خەڵک لەوانەیە لە کۆنتترۆل بەدەر بتوانن ئەو چارەنووسە بگۆڕن ئەگە بە کورتی وەڵام ئەمریکا بەڵێگەر ئەمریکا مەبەستی ئەوە نەوێت کە ڕژیم ئێران بڕوخێت ئێران خەڵکی ئێران و گەلانی ناو ئێران بە تەنیا ناتوانن بەرام چون دەوڵەت ئێران زۆر بێ بەزەیە بەرامبەر بە خەڵک و ئیسباتیشی کرد بە گرتن و کوشتن و ڕفاندن و هەموو شتانە ئەتوانێت بیکات لەبەرەوە گەر ئەمان ساخۆ بنۆلەوە بەڵێ ڕاستە گەلی ئەتوانێت لە ناوخۆ ڕابوونێک بێژین گەلانی ناو ئێران ئەتوانێت بەتایبەت کورد لە گشتی تۆکمەترە بەلوچەکان هەروە عەرەبەکان هەروە حەسەن هەر ئەو پرسیارە لە ئێوەش دەکەم بینیمان لە ساڵانی ڕابردووە چەندین جار خۆپیشاندانی و ناڕزایی خەڵک شەپۆلی ناڕزایەکان چەندین شاری گەورەی گرتوێتەوە بەڵام لەو ئاستێدانە نەبووە کە بتوانێت حکوومەت لە ئێراندا بگۆڕێ بەڵام ئێستا وەک ئێوەش بە ئاماژتان پێکرد چەندین گوشاری دەرەکی ئابووری کۆمەڵایەتی لەسەر حکوومەتی ئێران هەیە ئەگەر بێت و ئەم جارە هێرشێک بکرێتە سەر ئێران و حکوومەت لەمەی کە ئێستا هەیە لاوااستریش بێ ئایا زەمینی ئەوە خۆش دەبێت کە خەڵکێکی زیاتر لە جاران ڕاپەڕن و بتوانن بگەن بە ڕێژەیەک و بە ملیۆنی کە بتوانێت چارەنووسی حکوومەتی ئێران بگۆڕێ لە ئەگەری هێرشێکی سنوورداریشدا لە ئەگەری شەڕە دوو حاڵەتێ بە باوەڕی من حاڵەتێکی ئەوەیە کە دەسەڵات حەولەدات کە ئەو ئامرازانی بەدەستیوێتی میوانی بەڕێزیشتان ئاماژەی پێکرد هەم ناسیۆنالیزمی ئێرانی هەم ئاین هەردووکی ئەمانە بێنێتە خزمەتی خۆی لە هەردووکی لەمانە ئیسفادە بکات بۆ ئەوەی کە کۆمەلگاکە بێنێتە پشتسەری خۆی ئەمە یەکێ لەو ڕێکارانەیە کە ئەویش بێ دەستەوەساندا نانیشێت حەولەدا بۆ ئەوەی کە بڵێ وڵات لە خەتەرایە ئیسلام لە خەتەرایە ئێرانی خۆشەویست لە خەتەرایە ناسیۆنالیزمی ئێرانی تەحریکا کێشەکانی خۆی پێکەم کاتەوە شبهە کودەتایەک لە ناو دەسەڵاتە ڕێک خاسپای پاسداران و کەسێک بێن بە خامنەیی بڵێن جێگایکی ئەمنایە بەڵام فەرماندەیەک و هەیئەتێکی نظامی وڵات بەڕێوە بن ئەمانە هەموو ئەو سناریۆیانەیە کە هەیە ئەوە لایەکێتی لایەکی تریشی ئەوەیە کە لە ئەگەری هێرشێکی ئاوایە کە ئێوە ئاماژەتان پێکرد سناریۆکی وەکو عێراقیش بێتە پێشەوە خۆ ساڵی 91 ئەو پەلاماری کە سەر عێراقدرا سەدام حوسێن نەڕووخا چکۆلە کراوە بە باوەڕی من لە ئەگەری ئەوەدا ئیمکانی چکۆلەکردنەوەی ئێران یەکێک لە سیناریۆکانە بەڵام شەرت نییە بەوە بڕوخێت چۆن ڕووخاندن حاصلی ڕێکخراوبوونە حاصلی سازمانە حاصلی کاربۆکردنە ئێمە سەدام حوسێن هەر تەماشا بکەین ئەو کۆبوونەوانەی کە لە بریتانیا کردیان هێزەکانی ئۆپۆزیسیۆنیان یەک خست ئەمریکاییەکان هێنایەنەوە و دوایی هێزی عسکەری ئەمریکاش بوو دەخاڵەتی کرد لە ڕووخاندنی سەدام حوسێنە ئایا و سناریۆ لە ئێرانە تێکرارە بێتەوە من تەسەوری ئەوەم نییە بەڵام لە ئەگەری زەعیفبوونی تارانە لە ئەگەری زەعیفبوونی کۆماری ئیسلامیدا بەڵێ ئەوەی یەکێک لە ئەگەرەکانە کە جمهوری ئیسلامی زەختێکی زۆری بۆ بێت بتوانێت هەندێک ناوچە مەسەلەن لەوانە کوردستان لەوانە نازان دەرفەتەکە قۆزمەوە بۆی کە پرسیاری ئەوە لە تۆ بکەم بۆ نمونە لە هەر ئەگەرێکە لەم گۆڕانکاری و پەلاماردانی بۆ نمونە ئەمریکا بۆ سەر تاران و هەندێک گۆڕانکاری لە ئەگەری ڕوودانیدا بە بۆچوونی جەنابەت پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەک بۆ حکومێکە تۆ جەنابەت جێگری سکرتێری گشتی پارتی کۆمونیستی کرێکاری ئێرانیت یا پارتی کۆمونیستی کۆمەڵی کۆمونیستی ئێرانیت بە بۆچوونی تۆم گۆڕانکاریانە لەلایەن پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەو چ ئاقارێکە ڕوا ئەوان چ ئەکەونە جموجۆڵێک یاخۆت بژاردەی باش و یعنی دڵخواست چییە بێ لە بەردەستیان ئەتوانێت وەکو لە هەرێمی کوردستانە چۆن ئەو دەرفەتەی وەکو 92 ئێوە باستان لێوە کرد بەهۆی هەندێک دەرفەتەوە کە دروست بوو توانرا هەرێمی کوردستان دروست بێت و هەتا ئێستاش بوێتە شوێنێکی گرنگ و پێگەیەک بۆ کورد ئایا هەمان شت لە ڕوودانی و لاوازبوونی ئێراندا ئەگەر هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەزمونێکی هاوشێوە دووبارە بێتەوە
دەزانی من ناتوانم لە نوێنەراتی حیزبەکانی کەەوە قسە بکەم، ئەتوانم لە نوێنەراتی حیزبەکەی خۆمەوە قسە بکەم بە دەلیلی ئەوەی کە ئێمە ئەم چەند 1-2 ساڵە بەتوایبێت لە دوای شۆڕشی ژینای ئەگەرچی هاوکاری های باشمان بوو بەڵام هاوکاری نەباشیشمان بۆ بەیەکەوە ئەمە ڕخنەیەکی شەکە بەردەوام لێمان گیراوە مەسەلەن هەر لەم نەورۆزەدا کە باوەڕی من ئەمە نەورۆز نەبوو ئەمە ڕاپەڕینێکی جەماوەری بوو ئەمە کارنەواڵێکی گشتی بوو کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە 4-5 دانە محافزە دش بە جمهوری ئیسلامی کردیانەوە هەر درێژەیشی هەیە ئەخر نەورۆز ڕۆژێکە بەڵام دەکرێت مانگیەک و مانگونی وێک نەورۆز بێ خۆ معلومە ئەمە ئاراستەیەکی سیاسیە لە دژی دەسەڵاتێکی سەرڕۆی داپڵۆسێنەر ئێمە لەمەیان نەمانتوانی یەکدەنگ بین لایەنێک خاکپۆشی هێنا لایەنی تر و خەڵکی دیکە وتیان نەخێر نابێت خەڵکەین بخێنە لیباسێکەوە و ڕەنگێکەوە و ڕەنگیان بۆ دیاری بکەین لێگەڕێن ئەوە سەرەتاترین ئەرکی ئازادی ئەو خەڵکەیە 4 گەنج لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەعدامەکرێن چەندانە لایەن حاضر نین بێن لە مانگرتنێکی گشتیا کە سەرکەوتوانش بوو بەشداری بکەن پێی وایە خێرەکەی چێتە گیرفانی فڵان حیزبی دیکەوە بۆیە ئەم کێشمە کێشانەمان هەیە ئەمانە بۆ خۆی بۆ بەهۆی ئەوەی کە حیزبەکان نەتوانن بە یەکەوە هاوکاریان بکەن ولەوەی گرنگتر من دەڵێم استراتێژەکانیشمان لەگەڵ یەکتری جیاوازە مەسەلەن لایەنەکەی لەگەڵ لایەنێکی تۆخی ئێرانی چیەتی لەگەڵ مەسەلەن کوڕیشا بێنی هاوکاری بکەیت لەگەڵ سازمانی مجاهدین بێنی هاوکاریکەیت و پایان بێنیتە کوردستانەوە خب ئەوانش فاجعەی لێ دروسە بێت ئەوانە کێشەی لێ دروسە بێت هۆکارەکە چییە؟ ئایا پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە پارتەکەی جەنابیشتەوە پێیان وایە کە بابەتی هەڕەشە و چارەسوورکردنەوەکانی ئەمریکا جددی و مەترسی نین یاخود ناکۆشیێک لە نێوانیان هەیە هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە بۆ چوونی تۆ؟ من پێ عرضم کردی بە باوەڕی من هۆکارەکەی بۆ ئەو جیاوازیە سیاسی و تاکتیکی و استراتێژی و ئەوانە دەگەڕێتەوە ئەخر تۆ بەسەر دۆستێکی ڕەگەزپەرستی ئێرانی هەڵەبژێریت دەیهێنی بێنی لەگەڵ کوردستان چی پێکەی سبحینەیە خۆت سەر تا سەر ئێسقان ڕۆژێت دەجار پێ دەڵێت جیایی خواز پێ دەڵێت تەجزیە تەڵەب پێ دەڵێت سەر بە فلان جێگا و فیسار جێگا ئەخرەوە چۆن لەگەڵی کارەکرێت جیاوازیەکان بۆ ئەوانە دەگەڕێتەوە ئێمە لەسەر ئەو خاڵە هاوبەشانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە هەیە لەسەر ئەوانە ناگەین بە تەوافق ئێمە پێشنیاری خۆمانمان کردو مەسەلەن بۆ نمونەیە مەوتومانە بین ئێمە پرۆتۆکۆلێک بێنین منشورێک هەر ناوێکی لێنێن بەرنمەیەک شتێک ئیمزا بکەین هەموو حیزبەکان پێبند بین پی کە بڵین لە کێشمەکێشی ناوخۆی کوردستانە دەستبردن بۆ چەک قەدەغەیە ئەمە هێڵی سووری هەموو لایەکمانە نایەنەوە ئیمزا بکەن وتومانە بین بڵێن ئێمە هیچ لایەکمان سەر بە لایەنێک و پەلکێشی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت سبحینێ و ئێستا و دواڕۆژ بۆ سەرخاکی کوردستان ناکەین ئەوە کۆمەڵی کۆمونیستی ئێران ئەمەی دووەک و دەستپێشخەری ئەنجام داوە تا نێن بەدەم بانگەوازەکەتانەوە بەڕێز حەسەن بەڵێ ئەو بەرنامەی ئێمە چووە بۆ هەموو حیزبەکان ئێمە لە 2-3 مانگ پێشەوە چەندانە دانیشتنمان بووە هەر کام لە حیزبەکان پرۆگرام و پرۆژەی خۆیانیان پێشکەش کردووە ئەوەی ئێمە ئەوانەی تێدایە ئازادی بێ شەرت و مەرجی سیاسی تایە بەرابەری ژن و پیاوی تایە جیای دین لە دەوڵەتی تایە دین ئەمری شخص بێ سیاست ئەمری هەمومان بێ ئەوانەمان کردە بە پرۆژەیەک و ناومانێتە پێشبای حیزبەکانی دیکە خۆ من ناڵم پرۆژەکە ئێمە حتمما هەمووی بێ نەخس و بێکەم و کوڕیە بەڵام ئەوانە ئەو خاڵە گرێیانین دەبێ بین لەسەری قسە بکەین ئەوانەیە کە سبحینێ حزبێک برا گەورە و براج کۆلێ لە کۆمەلگای کوردستانە ڕێگا پێدراو نییە نەورۆزی ئەم ساڵەکەیش ئەوەی بە هەمومان ثابت کرد بۆیە ئەو کێشمە کێشانە لەسەر ئەرزی واقعە لەسەر خراپەی ئەم حیزب ئەو حیزب نییە دیارە وتم جیاوازی لە فکر و بەرنامە و استراتێژ و هەموو ئەوانەمانە هەیە بەڵام ئەوەی کە بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بگەڕێتەوە ئێمە لەسەر ئەوە دەبێ هاوکاری بکەین لەسەر شتی لاوەکی بە هاوکاری ناکەین کەسێک پیوابێ خۆی لە حیزبەکەی گەورەترە کەسێک پیوابێت لەگەڵ فلان لایەنە دەبێ بیکە لەگەڵ فلان لایەنە نەیکەی دەرز وەرنەگرتن لەو ڕابردووەی کە کارمان تێدا کردووە هیچێ لەو هۆکارانەیە ئەو نمونانەی کە عرضم کردی هەرەو نەورۆزە بەڕاستی دەکرا بیکەین بە نەورۆزیە چەند بەرابەری ئەوە خەڵکی کوردستان بەشداریان تێدا کردایە و ئەوە لە واقعدا ڕفراندۆمی بینی ئێمە و کۆماری ئیسلامی بوو بەڵام بە شێوەیە کە مەسەلەن لایەنێک بیەوێت سەیتەرەی خۆی بەسەرا بسەپێنێ کاکە دەوری ئەوە نەماوە کاک حەسەن هەر و پرسیارە لەسەر و بابەتەش گرینگە دەمێت لە کاک بابانی بکەم پێتان وایە لە ئەوروپا ئێستا دەبینرێت کە ڕۆژ نییە کورد لەوێ خۆپیشاندان نەکەن و ئێوە لە وڵاتانیش لەوانەیە هەندێک شت ببینن ئاماژە ببینن لە دەرەوەی کوردستان بۆ هەڵوێست لە بەرامبەر ئێراندا کاک بابان پێت وایە لە ئەم پەرتەوازەی لایەنە کوردیەکان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە و کاک حەسەنیش کوتی لایەنە کوردیەکان هێشتا کۆک نەبوون لەسەر بنەماییترین شتەکان بۆ ئەوەی بتوانن خەباتێکی هاوبەش بەڕێوە ببەن
هیچ هەوڵێکی دەرەکی دەبینرێت چۆن پێشتر لە کاتی سەدام حوسێنیان لە هەندێک وڵاتی دیکە کاتێ دەیانەوێت لە وڵاتێکا گۆڕانکارێکی گەورە دروست بکەن هەوڵ دەدەن ئۆپۆزیسیۆن لە یەک کۆ بکەنەوە فشار دێنن یارمەتی دەدەن بە شێوەی ڕاگەیاندنی بە شێوەی ئابووری بە شێوەی دیپلۆماسی ئایا ئێستا لەلایەن وڵاتانی ئەوروپی یان وڵاتی ئەمریکاوە هیچ ئاماژەیەک هەیە شتێک هەیە بۆ ئەوەی ببینین هەوڵ بدەن کە کورد ئامادە بکەن ڕێکی بخەن و نیشان بداکە ئەگەر هەیە هاوکاری لەگەڵ کورد بکرێت لە داهاتوی ئێراندا داگە زۆر بە کورتیش بێ بەڕێز باوان سپاسەکەین چکە لە بەرەوەی کاتی بەرنامەکەم چەند دقەیەکی زۆر دیاریکراومانمەوە باشە بەسەر چا من هەوڵام زۆر بە کورتی بێژم خۆی ئێمە دوو ئەزمونمان هەیە وەکو کوردی ڕۆژهەڵات کە سەیرەکەنێکی ئەزمموی باشوورێکی ڕۆژاوای کوردستانە بێگومان ڕۆژهەڵاتی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە مرۆڤ ناتوانێت ئەوەی کە لە باشوور ڕێیدا کۆپیکە لە ڕۆژهەڵاتە یاوەی لە ڕۆژاوا بیکاتە ناو ینی بنەما بۆ بێژین ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە بێ کوردی ڕۆژهەڵات سنتێزێک لەم شتە دەرکێشێت ینی من باوەڕەکەم من باسی کۆمەڵگاکەم زۆر زۆر ژیرتر و هۆشیارترە لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و پێشاهەنیشن و ئەوان بە هێنی خۆیان بە ئینسیاتیڤی خۆیان لە ڕووداوەکانی ئیسفاتیشیان کرد چەند یەکگرتوون لە مانگرتنەکانە هەر لەم نەورۆز دەکەیسە ئەچێ بۆ 3 ساڵە تقریبن زۆر زۆر ینی وەکو ڕفراندۆمێک بەڕاستی بەڕێوە بن ئەوەی کە لە دەرەوەی وڵات چۆنە لە دەرەوەی وڵات بە باوەڕی من کوردەکان زۆر یەکگرتووترن تا حیزبەکانی ناو بێژینین ینی بە واتەیەکە کورد لە دەرەوەی وڵات مەسەلەکە لە ئاستی کوردە سیرەکان بەس حیزبەکان بەرژەوەندی خۆیان لە ئەخەنە سەر بەرژەوەندی گشتی یعنی مەسەن حیزبێک زۆر بۆی گرینگە بە تایبەت لە مەسەلەی ئەو شۆڕشی ژینای مە بینیمان مەسەن دوو کۆمەڵەیەکیان گر بە پەلەپەل بۆ وەکو مەسەلەن زوو بگەڕێنەوە مەسەن بەشێکی زیاتریان بەرکرد یعنی مەسەن دیتنێکی وا هەیە ڕاستە بەز وەکو وتم خەڵک زۆر فراوان شتەکە ینی بەرژەوەندی باڵێنەتەوەی زۆرتر بۆی گرینگە ینی ئەگەر ئەوە یەک دوو ڕستەی تر زۆر بە خێرا بێژم بە باوەڕی من ئەو ئێمە نەبوونی پلتفۆرمە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر زۆر گرینگە یعنی ئەو پێویستی ئێمە یعنی وەکو کەموکۆڕێکی جددیە لە حیزبەکانە بەرحاڵ ئەگەرەوان هەوڵ بن بتوانە و پلتفۆرمە دروستکەنەوە باشترە بە قەزەنجی خۆشیانە ئەگەر نەیکەن باوەڕەکەمەوان دوامێن و گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێگای خۆی دەرباز دەکات بەرەو ئامان جومە بەست زۆر سپاس بۆی باش باز بۆ جەنابەت زۆر بەڕێز باوان سەقزی نووسەر و ڕۆژنامەنووس لە کۆپنهاگنی پایتەختی دانیمارکەوە باسەخۆ بە سکایپ لەگەڵمانە بوو هەروە زۆر بەڕێز حەسەن ڕەحمان پەناس جێگری سکرتێری گشتی کۆمەڵی کۆمونیستی ئێران لە سلێمانیەوە بە هەمان شێوە لە ڕێی سکایپەوە لەگەڵمانە بوو بینرانی زوم زۆر سپاس تا ئەم چرکە ساتە بینەرمان بوون بەرشات و ژوان سپاس کاتێکی خۆش